سڵاو ئەم ئەڵقەیە تایبەتەکەم بە دیدارێک لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدولەتیفی سەلەفی سەبارەت بە ئەڵمانیەت و سەلەفیەت و پەیوەندی نێوان ئەڵمانیەت و سەلەفیەت و چەند پرسیارێکی تریش دەوروژانم لە خزمەتیانە بینەرمان. سڵاو مامۆستا، ئەمە لەم بەردامەیەدا هەندێک پرسیار و ڕوونکردنەوە لەسەر کۆمەڵێک تەوەرەی حەساس لەگەڵ بەڕێستا باس بکەم. سەر خێر ئینشاءالله فەرموو. حەزەکەم لە ئەوڵەوە لە ئەم مەوزوعە دەست پێ بکەین کە چەند جارێکی تریش ئیسارە کراوە مەسەلەی ئەلمانیەت و سکیۆلاریزم بە چ معنایەک. حەزەکەم بەڕێزت لە ئەوڵە تعریفێکی ئەلمانیەتم لە وجهە نەزەری خۆتەوە بۆ بکەی. تعریفی ئەلمانیەت، بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئەبێ بزانین سەرچاوەکەی هیچ چێ دایناوە، لای ئەوان یعنی چی، دوایی کە هاتووتە لای ئێمە یعنی چی، چۆن بڕوانینە ئەم بابەتە. شتێک نییە من دامنا بێت تاوەکو من پێناسەی بۆ بکەم. کەلیمەی ئەلمانیەت ئەسڵەن ئەم مستەلاحە کە دەوترێت لە ئەلمانی یاخود ئەلمانیەت هەمە خۆی لە خۆیدا هەڵەیە. ئەسڵەکەی سیکۆلاریزمە یا سیکۆلارێت کە لە فەڕەنسیدا بە مانای ئەدونیەویە یاخود ئەلادینیە دێت، کەواتە کە بڵین بە مانای علم و ئەلمانیەتە غەڵەتە بۆ علم ساینس. یەک تەوزیحم بەرێ هەر ئەلمانیەتی لە عالەمانیەتەوە هاتووە نەک لە عیلمانیەتەوە، یعنی هەر لە دونیەویەوە هاتووە. نا عالەمیەت جیاوازە، عالەمیەت جیاوازە لە دونیەویەت. خۆی ئەمە ناڵێن عیلمانی، ئەڵێن ئەلمانی. کەلیمەی ئەلمانیش علم چ مانایە چییە؟ علم ئەلمانی، علم هیچ مانای نییە، کەواتە نسبەت نییە بۆ علم لە هیچ ڕوانگەیەکەوە. ئەلادینیە یاخود چی؟ ياخذ الدنيوية البعيدة عن الآخرة. لا دائري معارف بريطاني كتعريف ينكر دلح ولا خلق بكري حساب وقيامتنا كان بس دنيا حساب به. لا معجمي اكسفوردا تعريفي علمانية مانبودكا كدلة نظامي أخلاق وروشت واجتماع وجيان دور بلا إله لجين دنيا. بابين السر واقعي خوما. كواتا لأصل دا علمانية يعني دابراني جياني خلق لدين ولخوا ولآخرة. باش. أما تعريفي خويا أنا نج إما بويا يمكن وكو خير موا. أما كترجمة ذكرت أستا هندي شيء دلين فصل الدين عن الدولة، هندي شيء دل فصل الدين عن الحياة. باش. حقيقة كشيء أخيرة كخويا ما بستيانا بريتيا لوي يعني جيان بريو بتشي جياني تاكو جياني كومل دور لدين ما مسابة بين السر واقعي استا استاي خو كردستان يا عالمي اسلامي مالا بيتو اشتك بمعنى علمانية بوشي ويا كتو برزت باسي يعني. وكو نسبيا هي اما كليا او علمانيتي كتعريف ما انكرت او نيه بوشي وازا باش نسبيا بلا بو كلية ام علمانيته بوشي وازا نيه يعني يسال كوملقي اسلامية مالا كسك علماني به يعني كفري كردوه اخر دبي بزانين امام شافعي رحمتي خوي قوري لي به دي فرمو كسك كسحر دكا كافره ديود بيدلن صف لنا سحرك سحرك خوت من بوصف كتومه بس سحر تشيا اگر او سحر به هو شياطين وذكرت اما كفره اگر تنها فيل وخداع تشبه اما جناها بلام كفر نيه ما بس شيء يعني مثلا ما بس علمانيت اگر علمانيت وبارتي خوان بحزبش علمانيه لا تو لو قري ناوي فلان وزيد وعمر من ظلم آية كسك تبقى معناه علمانية يعني ألا دينية بيديني دور لخوا دور لروجي دواي أجر كسي شواها به أما كفرة باش بلام تماشا دكين كابرا بخوي ضل علماني مو ضل من مسلمان يعني من باورم بخوا بروجي دواي هي علمانية ونواجيش دكا علمانية روجوش دقري خيريش دكا ما مسابقة توضيح شيء زيادة ربما مالا يستاهل تو از لو تعريف نظريانه بينك وقتي خوي كراو بعلمانية طبعا يشكل باشي كان فكري غربي أول تطوري دائما اشتكني كراء وستي يساب بقشتي علمانية بو معناه هيك من برازت فلان هر كسي آزاد شون بيركاتو شون أجي دولة محايد بين لبيني مع موسى عبد اللطيف ومع موسى فلان كسا لبيني مسيحيك ومسلمان بلام مراعاتي همويكا وما في هموية لم حالتها أم علمانية كفرة إما دبي فرق لبيني دوشت كين كهاكسوران فرق لبيني أصلي مذهبي كين فرق لبيني أو بكين إما شون معاملي لقلب كين آية بوني خرافة يا باشا استابون من سيري اتحادي سوفيتي سيري روسيا كين وسيري أمريكا كين أو علمانية لأمريكا هي بلام لروسيا نية وكو أمريكا نية زياتر بس بتابتي سردمي شيوعيتي وماركسيتي الحاد ما مثلا أو أيديولوجيا علمانية مش الله مشي علمانية
ئایا لە رووسیا وەزعی مسلمانان باشترا یا لە وڵاتێکی وەکو ئەمریکا لە بریتانیا لە سوید بەگشتی لە وڵاتە ئەلمانیەکە وەزعی مسلمان باشترا بۆ چونکە سەیری هەموو دینەکان وەکو یەک دەکا تۆ بتپەرست دەبی یا خواپەرست دەبی حەقی نیت باش تەدەخولی سوڵتەک کەواتە دەڵێن کامەی ئەهوەن شەڕترە کامەی زەرەری کەمترە بێگومان ئەلمانەکە تۆ بۆ دوورە ڕێت بڵێن لە کوردستانە بەڵێ لە ئێستای ئێمە سیستەمێکی ئەلمانی بەو معنە ئەمریکیە باشترە یا سیستەمێکی تالیبانی و داعشی وەڵاهی داعش هەبوایە لە کوردستان حکومیان کردوایە پێم وایە زۆرینەی مامۆستایانی ئاینی مزگەوتەکان سەردەبڕدران و هەرچی کەناڵی ئاینیشە نەدەما و یعنی شارەسات ڕووی دەدا با باسی داعشی نەکەم ئێستا مە بەسمە سیستەمێکی وەکو ئەوەی ئەمریکا و سوید باشترە بۆ کوردستان یا سیستەمێکی وەکو تالیبان و ئەفغانستان و ئێران و سوودان بۆ نمونەیان شتەکان تێکەڵ نەکەی من جوزام نظامی سوودان چۆنە بەڵام ئەوەی کە بۆ نمونە تالیبانیا ئەوەی کە داعشە ئەوەی کە قاعیدە دەیکا زیێدەڕەویەکی هەیە لە بەکارفردانانی غەیری خۆی کەواتە پێت وایە سیستەمە ئەمریکیەکە باشترە ئاوتم من کەلیمەی ئەهوەنم بەکارهێنا ئەهۆن باشتر ئەهوەن یعنی ئەقل زەرەرتر ئەوەی کە باشترینە ئەوەیە کە شەرعی خوابێ دینی خوابێ خەڵک بە گوێرەی لە اقتصاددا اقتصادێکی مسلمانانەی هەبێ ڕیبای تێدا نەبێ فێڵی تێدا نەبێ ئەخلاقێکی مسلمانانە بێ حڕیاتێکی سنوورداری مسلمانانە بێ یعنی ژیانێکی مسلمان ئەو باشترینە بەڵام باسی فەڕدی واقع دەکەین لە واقعدا مسلمان لە ژێر سێبەری داعشدا ئیسراحەتترە بە تایبەتیش ئەهلی سونە یا لە ژێر سێبەری بۆ نمونە وڵاتێکی ئەوروپی بێگومان لە ژێر وڵاتی سەریح بین یعنی ئێستا ئەگەر تەطبیقێکی ئیسلامی بکرێن نەک وەکو ئەوی داعش وازە داعش بێن ئیسلام وەک خۆی وەک محەممەدی کوڕی عەبدوڵڵاه محەممەدی کوڕی عەبدوڵڵاه عەلەیهی سەلام محەممەدی کوڕی عەبدوڵڵاه ئەو کەسمان ناتوانین باسی بکەین هەناخدە ئیسلامی ئەوە باشە بەس ئەوە نمونەیەکە کە خەڵک ئەڵێ مقاربە یەکەم بەس وەکو واقع من ئەڵێم محەممەدی کوڕی عەبدوڵوهاب ئەڵێم حەسەن بەننا باس لەوانە ئەوەی ئێستا لە بەردەستی منە نەک محەممەدی کوڕی عەبدوڵڵاه ئەخرێمە سەلەفێت یعنی چی کاکە سۆران کەلیمەی سەلەف یعنی پێشینەی چاکەکانمان من نەموتووە دائیمەن بە خەڵک ناڵێن وەرن با بگەڕێنەوە بۆ سەر ڕێنماییەکانی فلان عالم لە فلان سەردەما بۆ نمونە ئیبن تەیمیە لای هەموو سەلەفیەکان عالمێکی مەزنە بەڵام قەت بە خەڵک ناڵێن وەرن ئێمە با ئیبن تەیمیە بکەینە قودوەی خۆمان دەڵێن محەممەدی کوڕی عەبدوڵڵاه سەلەفی صالح کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام و سەحابە ئەو دینەی کە خوا ناردی ئێمە باسی پێغەمبەر بالا بین کە لای بێی کێشە من نامەوێت لای بم مەسەڵەن سەری ئەسحابە بکەین حتا لە خولەفای ڕاشدین و بەملاوە پێتوان نییە شەخبەتەیەکی زۆر غەریبە لە قەتڵ و لە کوشتن نەوەڵا لە دیدی تۆ وایە دەنە ئەسڵەن وانە تاریخێکی مزەیەفی ینی غەش بینی عەلی و مەعاویە چییە بینی کوشتنی عوسمان چێ بەدەستی مسلمانان سەردەمی ئومەیی و عەباسی و تۆ بایەکشت سیرکن بایەکشت تێکەڵ نەکەین بەگشتی بابێنە وڵاتی خۆمان کە دەڵێن الحەمدولله بوونی کیانێکی کوردی لە هەرێمی کوردستانی عێراقدا باشترە لەوەی کە لە کوردستانی ئێران و کوردستانی تورکیا و سووریا هەیە باشتر نییە 100% باشترە بەڵام مانای ئەوە نی هەندێ خەلەل و هەندێ یعنی شتی شاز ڕووی نەداوە کە شتە خراپەکان بە باش دانانین ئێمە دەڵێن ژیانی سەحابە و ئەو دینەی کە سەحابە لەسەری بووە ئەوە بەڕاستی منهەجی ژیانە کە مسلمان لەسەری بێ وەکو شەخص ئەمما لەو وەکو منهەج ئەمما لەولاوە بۆ نمونە کەسێک با سەحابیش بوو بێ تاوانێکی کرد بێ ئێمە تاوانەکە ناکەینە دین هەڵەیە هەرچی سەحابەیە بەدەستی سەحابە کوژراوە وانیەکە دوو عەشەرەی مبەشەرە بەدەستی کوژراوە ئەوە زوبەیری کوڕی عەوامە ئەوە عەبدوڵای کوڕی توڵای کوڕی عەبدوڵای تێ بڵێ چی ئێمە باش ئێمە پێت دەڵێن بڕۆ لەوەیدا کە یەکێکی کوشتووە لەوەدا تەماشایکە باس لەوە ناکەین مە بەسم ئەوە نییە ئێستا دائیمەنەوە کە باسی تاریخ و مێژووی مسلمانان دەکەن ئەو لایەنەی کە مسلمانێک تایدا مخالفەی دەقی قورئان و حەدیثی کردبێ ئەوە دەکەنە منهەجی ژیان بە ناشرینی نیشان باسی وە ناکەین کاکە غەڵەت بووە با حوسێن ڕەزای خوای گەورەی لێ بێ کاتێک کە هات بۆ کوفە بەلای مسلمانانەوە هەڵەیە ئیشەکەی هەڵەیە فلانی کوشتووە ئیشێکی هەڵەیە کراوە باسی هەڵە ناکەین نەموتوە هەڵەکەی ئەوان منهەجی ژیانمان بێ کەواتە حکمی ئەوانیش حکمێکی دنیاویە من ئەڵم لە دەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دەرە ئەوانش حکمێک حوسێن کاتێک هەیە چێ ئەیکوژێ یەزیدی کوڕی مەعەیە ئەیکوژێ وانە باشە یەزید کوڕی سەحابیە خۆشی کارێکی غەڵەتی کردو قەت ناڵێن وەڵا قیادەمان من مەبەست ببینەوە سەر ئەسڵی باسەکەمان کاک سۆران مەبەست یەک تعقیبەیە من دوای هەموو سیستمی با بڵێن
باناینەنێم ئەلمانی سیستمی مەدەنی سیستمی محایت باشترین حاڵەت نییە بۆ ئینسان وەگەڵەوەی سیستمێکی ئایدۆلۆژی تەنانەت دینیش بێ آخر دین تا دین دەگۆڕە کاکە تۆ کە باسی دینی بۆ نمونە نەسڕانیتم بۆ بکەی کە عەلمانیەت لە دژی نەسڕانیەت هەڵیدا پیاوانی ڕیجالی کەنیسە مستەبید و زاڵم بوون بە کەیفی خۆیان خراپەیان دەکرد و سکوک الغوفرانیان هەبوو وەرە تۆ چیت کردووە زینات کردووە قەتلت کردووە وەرە ئەوەندە پارە بدە کەنیسە لێت خۆش دەبێ لەلایەکی ترەوە صراع بینی علم و بینی کەنیسە کە علم ممنوع بوو محاربەی علم دەکرا لەلایەکی ترەوە دینێکی گۆڕانکراوی محەڕەفی نەسڕانیەت علمانیت کە هەڵیدا دژی ئەم پۆخڵەواتە هەڵیدا ئیسلام وایە وانی ئیسلام براکەم ئیسلام وانیە مامۆستا من باس لە دەق ناکەم باس لە باز لە دەقەکەم براکەم باس لە تاریخ بۆ نمونە کاتێک معتەزیلە دەسەڵاتیان هەیە باز لە دەق دەکەم من چیمدا کاکە سۆرانجیان ئێمە بە خەڵک ناڵێن خەڵکی ئەو باس لە دەق نییە ئێستا مەسەڵەن کە تۆ باسی مەسیحیەکەی باسی تاریخەکەیەکەی نا گۆڕیان دینەکەیان گۆڕی ئەو تاریخە کاتێک ئەوەی کە ئێستا لە بەردەستی خەڵکدایە دەقەکان گۆڕاون یا دەقەکان هی خۆیەتی ئەسڵی ئەوان ێسن مامۆستا بمبورە من ئەماڵم سیریکە کاتێک ئەمون معتەزیلا گرێتە باوەش معتەزیلا ئەهلی سونە ئەچەوسێنەوە لیانێن بە ئارزوو خۆیانەوە حەقیق کاتێک عەکسە بێتەوە متەوەکیلێت ئەحمەدی کوڕ حەنبەلە کرێتە باوەش ئەمانیش بە هەمان شێوە لەوان ئێنەوە کاکە چێ بە تۆی وتوە بڕۆ وەکو یەزید حوسێنی کوشتۆش بڕۆ فڵان مسلمانە بکوژە کەی ئێمە بە تۆ نە مەبەستی مش نمونە دێڵە ئەمثال تضرب ولا تقاس هم بەستم شخصی تۆ نییە ئێمە قەت کاتێک بە مسلمانە بە خەڵکی دنیا دەڵێن ئیسلام منهەجی ژیانە بۆ ئەو خوای تۆی دروست کردو بەو ڕێکی و پێچێت کە خۆت لەگەڵ دوور لە تۆ دوور لە هەمووتان هیچ کاتێک مسلمان ئینسان خۆی ناگۆڕێتەوە بە مەیمونێک بە ورچێک بە بەرازێک بە مشکێک وانە لەقەت خەلقنا الإنسان في أحسن تقويم ئەو خوای تۆی دروست کردو ئەوی شریعەتی بۆ ناردووی هەر کاتێک توانیت ڕەخنە هەر کاتێک توانیت ڕەخنە لە خەڵقی خۆت بگری دەسوانی ڕەخنە لە شەرعی خوا بگری چونکە ئەو شەرعی من نییە دام نابێت هی یەزیدی کوڕی معاویە نییە هی بۆ نمونە محەممەدی کوڕی عەبدولوەهاب نییە هی ئەو خالقەی تۆی دروست کردووە ئەم قسەی بەڕێزت ئەمانە قسەی نەزەرین نەخێر واقعا مسلمان ئەگەر لەسەری بڕوە ئینسان لەسەری بڕوە هەموو دنیا بەختەوەر دەبێت بۆ نمونە داعشش ئەڵێم من لەسەر منهەجی کتاب و سونە ئەڕم دەقەوڕە ئەو منهەجەی کە داعشیزم باش بەرهەمی هێنا ئەو حکومەی کە تەطبیقیە کرد هەمووی بە نەس نەیە کرد نەوەڵە چۆن خزمەتت کەم نص ئەوەیە کە پێغمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێ من قال لرجل يا كافر إن كان كما قال وإلا حار عليه نص يعني هر کەسێ بە کەسێ بڵێ کافر ئەگەروانێ بۆ خۆی دەگەڕێتەوە کەچی داعش مخالفەی ئەو نەسە دەکاو تێگڕای ئومەی ئیسلامی بەلای ئەوانەوە ئیلا خۆیان نەبێ کافرن هەر ئەو وایە چێ هەر ئەو وایە هەر کەسێ هاوشێوەی ئەوانش بێ بۆ نمونە مەسەلەن وەرە کتێبەکانی سعید حەوا بخوێنەرەوە سەید قوتب بخوێنەرەوە غەڵەتە کاکە محەممەدی کوڕی عەبدولوەهاب برای بەڕێزم هەموو هەر تەکفیری ئەو خەڵکاکە کاک وان نییە بەو شێوازەنی بۆ تەفسیلیە بەڵام هەر کەسێکی ژوا بێت هەڵەیە براکەی من ئێمە قەت ناڵێن با شوێن هەڵەی زاناکەوین هەڵەی داعیەکەوین ئەبە ئێمە دائما بە خەڵک دەڵێن قورئان و سنت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی تەرەکت فیکم شیئین لن تضلوا ما ان تمسكتم بهما كتاب الله وسنته بس خۆ داعش جوالێ مام نەیفەر ئەخر داعش ئیش بە قورئان و حەدیث ناکا کاکە گیان ئیش بە بۆ نمونە پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام لە حەدیثدا دەفەرمێ یقتلون أهل الإسلام ويدعون أهل الأوثان باسی خەوارج و داعشەکان دەکات دەڵێ ئەهلی ئیسلام دەکوژن وازیان ئالی کوفرێنەوە محەممەدی کوڕی عەبدولوەهاب شۆڕاوەس کاکە تو ئاخر نابێ هەر باز دەین باجاری من وەڵامی شتێکت بدەمەوە ئایا داعش تیاندا هەیە لە یابانەوە و تیاندا لە سین هاتووە تیاندا هەیە لە ئەمریکا هاتووە وازیان لە وڵاتی کوفر هێناوە هاتوون لە وڵاتی مسلمان خەڵک مسلمان دەکوژن یا عکسەکەی کەواتە پێچەوانەی دەقت براکەم ئەوان لەگەڵ قورئان و حەدیث نین پێچەوانی قورئان و حەدیثن مامۆستا ئەو ناڵێ من مسلمانە کوژم دەڵێ کافر دەکوژم ئێمە خاڵی یەکەم بوو کە باس چیەکە بە کافر مەسەن شیعە کوژێ نەشیع ناکوژێ نەخێر وانە شیعە ناکوژێ ئەسڵەن کاکە گیان زەربەی گەورە العبرة بالأغلب زەربەی گەورەی داعش بۆ سەر سونە بوو بۆ سەر شیعە نەبوو ڕۆیشتن تا نزیک بەغدا و تەوقفیان کرد و کۆتایی پێ ڕێگایان بۆ پێدرا ڕێگایان پێدرا چیان لە ناوبرد سونەیان لە ناوبرد ئەوەی کە هیجرەی کرد و مهەجەر بوو ئاوارە بوو لە شارەکەی من و تۆ لە هەولێر و لە سلێمانی و لە کوێ و دهۆک سونە بوو یا شیعە بەس مامۆستا ئەو شریعەتەی کە تەطبیقیە کرد چی بوو ڕەجمی زانی کرد شریعەتێکی حجابی کاکە گیان تێگەیشتنێکی لە ناو پۆلە لە ناو پۆلی کچانە نابوو چاویشان بەدەرەوە بێ لە مووسڵە لە ناو پۆلی کچان بەس کچان بوو خۆیان ئەو شریعەتی تەطبیق کردویان یعنی تۆ کەسێک کە جزئیەتێک ئێستا بۆ نمونە بچین جلی مرۆڤێک لەبەر مەیمونێکین بەو جلە دەبێتە مرۆڤ
نابێتە مرۆڤ کاک یعنی کات شتێکی شریعەتی ئیسلامی جێبەجێ کرد کەواتە تەواو کاکە ئەمە ئیسلامن برا چێ وتوێتی ئەمە مسلمانە چێ وتوێتی ئەمە شریعەتی ئیسلام پێت وایە داعش مسلمان نین نا نەک داعش مسلمانی ئیشەکانیان ئیشی مسلمان نییە ئەو ئیشانە پێچوانی شریعەتی ئیسلامە لەم کوردستانە لە هەموو کەسێک زیاتر ئێمە دژایەتی داعشمان کرد و ڕەتمان داونەتەوە یانە ئەگەر ئیسلام بێت چۆن دەیکەم من پێم وایە غێری ئیسلامیی حەق نییە ئەی چۆن دێن لەو لاوە دژایەتی داعش دەکات ئێوە دەتانەوێت ئیسلام ناشرین کەن بەهۆی هەندێ هەڵەی شوێنکەوتوانی ئەمەش زۆر غەڵەتە زۆر غەڵەتە تۆ ئەگەر مسلمانیت دەبێ بەی تەبریئەی ئیسلام کەی لە ئیشە چەپەڵی هەندێک لە شوێنکەوتوانی بە هەڵا ئەمە حەقیقەتە برام ئینسان کە مسلمان بێ دەبێ بکە چکەوە ڕاستە ئینسافیشە ئیسلام لەگەڵ ئەوەدا تۆ برای مسلمان بکوژیت وەکو دەق لەگەڵ یەتی کاکە لەگەڵی نییە ئێستا کەسێک دێ بەناحەق تۆ من کافر کات و خوێنم حەڵال کات دێگەیشت ئێستا بڵێ کاکە ئیسلام وای تۆ برام ئیسلام بەریە لەوە وابزانم لەم کتێبەی بەڕێستا بەسێرم کرد کە وەکو بڵێ نکۆڵی لە مەدخەلیزمەکەیت حاڵی حاضر دوورکەوتیتەوە لە مەدخەلیەت ڕەبیعی کوڕی هادی مەدخەلی ئەمە چۆن یعنی لە چ ناحیەکەوە فەرمووی فەرقەیە لە بینی منهەجی پێغەمبەران و منهەجی ڕەبیعی مەدخەلی شێخ ڕەبیع مەدخەلی عالمێکە زانایەکی مسلمانە لە شاری مەدینە دەژیت کۆمەڵی ئیجتیهاداتی هەیە ئەو ئیجتیهاداتە من بە سەوابی نازانم بە پێچەوانەی شریعەتی دەزانم توندێکی تێدایە لە حکومدان لەسەر بەرامبەردا لە ڕوانگەی تەکفیر نا بەڵام لە ڕوانگەی تەبدیعدا سایمە ئەو گلەی کە لە تەکفیریەکان و داعشیەکان و ئەوانە دەیکەن چییە؟ زێدەڕەویان تێدایە لە بە کافردانانی مسلمان ئەم ڕەوتەش زێدەڕەویەکی تێدایە لە بە مبتەدیعدانان و گومڕادانانی بەرامبەر بم بوونە مامۆستا بەڵام بەڕێزت خۆت بە مەدخەلی بەناوبانگ بووی وەختی خەڵک وا دەڵە کاکە دەنا منەوەتە کتاب نووسیم سێ مجەڵەد نووسیوە لەسەری تێگەیشتی کە من منهەجی پێغەمبەران عەلەیهیمو سڵام زانایان جیاوازە لەو منهەجیەتەی کە بۆ نمونە شوێنکەوتوەکانی شێخ ڕەبیع بن هادی لەسەرینی کە کۆمەڵێک کەسن نەزان و متعەصبن باشە مامۆستا پرسیارەکە باوا لێ بکەن ئەمە داعش خراپ بوو ڕەبیعی کوڕی هادی مەدخەلی خراپ بوو نا من وا ناڵم خراپ دەڵم کۆمەڵی ئیجتیهاداتی من لەگەڵی نین قسەکەی من باوە ئیخوان بە هەمان شێوە سۆفی بە هەمان شێوە ئەیکەواتە چێ باش چێ باشە پێغەمبەری خوا عەلەیهی سڵام وسەلام ئەو پرسیارەی لێ کراوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵام وسەلام فەرمووی ستفترق أمتي افترقت اليهود وافترقت النصارى وستفترق أمتي على 73 فرقة كلها في النار إلا واحدة قالوا من هي يا رسول الله قال ما أنا عليه اليوم وأصحابي مسلمانان پارچە پارچە دەبن ئەمڕۆ واقع دەیبینینیاننا ئەم هەموو گروپە ئەم هەموو فرقەیە ئەی چی بکەین نەی فەرمووی تەنها ئەوەی کە لەسەر ئەو دینە بمێنێ ئەن ئەنا عەلەیهی و ئەصحابی بۆی ئێمە دەڵێن با منیش و تۆش و هەموو کەس مسلمانان لەسەر ئەو ڕێبازە بڕۆین کە پێغەمبەر سەحابە لەسەری بووە ئێستا مەسەڵەن لەگەڵ داعشێکا قسە بکە ئەم قسەی بەڕێز دەکە آخر لەگەڵ مەدخەلیەکە قسە بکە هەمان قسەکە لەگەڵ ئەهلی سوننا قسە بکە هەمان قسە وانیە کاکە دەزانین چۆن هەمان حەدیثت بوێنێتەوە وانیە براکەم با من بۆت بسەلمێنم کەوانیە بۆ دڕونکەمەوە کەوانیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە نەینارد ئیلا ڕەحمەتەن للعالەمین نەبێ ڕەحمەت بوو بەرەکەت بوو ئوسامەی کوڕی زەید لە غەزایەکدا بەرامبەر کافردا جیهاد دەکەن لە کاتێکدا کافرێک چەند مسلمانی کوشتووە کە ئوسامە شمشێرەکەی ڕاست کردەوە لەسەری لێ بداوتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله ئوسامە کوشتیوە وتی لە ترسان وا دەکە کوشتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵام توو ڕەبوو لێی فەرمووی دوای ئەوەی وتی لا ئیلاهە ئیلا الله کوشتت چ دەکەی بە لا ئیلاهە ئیلا الله ڕۆژ قیامەت ئاوا بوو نەک ئەمڕۆ کابرا نوێژ دەکا ڕۆژوو دەگرێ شایەتمان دێنێ دەڵێ بەس بە خوا ڕازیم بەس بە ئیسلام ڕازیم نا تۆ مرتەدی تۆ کافری تۆ نازام چیت کەواتە هەرچەندە کابرایەکی داعشیە غێری داعشە ئیدعای ئەوەش بکات لەسەر منهەجی پێغەمبەرە واقعی منهەجی پێغەمبەر بە درۆی دێنێتەوە تێگەیشتی برا ئەمە هیچ عیلاقەیەکی بە منهەجی پێغەمبەرەوە نییە عەلەیهی سڵام وسەلام کەواتە ئێمە دائیمەن دەڵێن چی ئەو ئیسلامەتی ڕاستە کە دوورە لە پارچە پارچەیەتی و فرقەیەتی و تەفرەقەیەتی کاکە هەمومان هەم بەلای منەوە هەرچی مسلمانە کە نەچوو بێتە ناو گروپێک و بیدعەیەکە هەرچی مسلمانە ئاهلی سوننەیە مامۆستا تەوزیحێکی زیاتر بە لە ئێستا مەسەڵەن 22 دەوڵەتی عەرەبی و چەندین دەوڵەتی ئیسلامیمان هەیە هیچ لەمانە تۆ بە کافرە زانی کە هەمویان خۆیان بە ئەڵمانیا نەخێر بۆچی ئەسڵی ئەلمانیەت بۆ منە فەڕەنسا ئەلمانیا بریتانیا ئەلمەکاکە کە دەوتری ئەلمانی ئاوانەی ئەلمانین ئەمما لە وڵاتی مسلمانان وڵاتێکی مسلمانە کەسێک دەبێتە سەرکردەی ئەو وڵاتە کە ئایا بۆ ڕەزابوونی ئەمریکایە لە ترسی ئەمریکایە لە بەر مەنسەبەکەیەتی لە خۆشی کورسیەکەیەتی
کۆمەڵێک شت دەکا کە تەماشا دەکەی لەگەڵ تەعالیمی ئیسلام نایەتەوە زیاتر لەگەڵ ئینفتاحە بەرەو ڕووی غەربدا من لەبەرەوە ناتوانم بێم وڵاتێکی کافرە ئەمە غەڵەتە بەڵام زۆر لە ئیسلامیەکان ئەو شتاکەن پێتوانێەوە ئەی چۆن دەیکەن و بە لە نەزەری ئەواندا هەرچی وڵاتی مسلمان نییە لەسەر ڕووی زەوی هەمووی وڵاتی کافرە باش ئێستا کوردستانی ئێمە دارالکوفرە سعودیە دارالکوفرە مەکە و مەدینە دارالکوفرە ئێمە ئەمە زێدەڕەویە مامۆستا بێمە سەر پرسیارێکی تر هەر لەسەر سەلەفیەکان یەکێک لەو ڕەخنەیە کە هەیە ئیسلامیەکان بە زۆری لیانەگرن ئەڵێن سەلەفیەکان سەلەفیەتی زانستی ئەلمانین چونکە لەگەڵ هەموو دەسەڵاتێکی ئەلمانیان دژ بە ئیسلامیەکان لە لیبیا لەگەڵ حەفتەران دژ بە ئیخوان لە مصر لەگەڵ سیسیان دژ بە ئیخوان لە سووریا بە هەمان شێوە لەکوێ لەگەڵ هەموو زاڵمێکی مستەبدی ئەلمانین پێشوای ئەو قسەیە تا چەند ڕاست بێت وەڵا براکەم ئەم قسەیە یا کەسێک حاڵی نییە دەیکا یا کەسێک حاڵیە بە مەبەستێکی خراپ دەیکا چۆن سەلەفیەت لەگەڵ ئاژاوە جێڕی و کاولکاری و دەرکردنی خەڵک نییە لە دایرەی ئیسلام چونکە پێغمبەران عەلەیهیمو سڵاو وسەلام خوای گەورە ناردنی لیتوخریجە الناس من الظلومات إلى النور سەلەفیەت ئیش بۆ دەکات دەستی خەڵک بگرێت لە تاریکایی و دەرێنێ بۆ ڕووناچی بۆ نمونە من لە کوردستانی خۆماندا کاتێک کە مەسئولێک دەبینم بەخۆی دەڵێ من مسلمانم شایەتمان دێنێت نوێژ دەکات بەڵام لەو لاشەوە دەڵێ ئەلمانیەت و چی و مەشروب دەخواتەوە کوڕە لەوانەیە کاری خراپە بکە دوو جۆر تەعامل هەیە لەگەڵی تەعاملێکی یعنی هادیفانە کە من لەگەڵی بکەم دەمەوێت دەستی بگرم مادام ڕووناچیی تێدا دەبینم دەستی بگرم بەشک و وردە بەرەو باشتر بێت دوعای خێری بۆ دەکەم و خەڵکی لێهان نادەم ئابڕووی ببەم و هەوڵی ئەوەش نادەم کە تەواو وای لێ بکەم فعلەن ڕەتفعلێک بیگری و ببێ بە کافر نە مادام ڕووناچی تێدا دەبینم تشجيعي دەکەم بەڵکو شەرم کا لە خوا ئەمە حکمی شەرعە سیاسەتی خۆت سیاسەتی شەرع وایە سیاسەت شەرع وایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کابرا دەڵێ یا رسول الله زەنەیت من زینام کردووە دەڵێ لعلك قبلت لعلك غمست بەشکو تۆ بەس ماچت کردبێ بەشکو بەس نازانم دەستێک بەردەستی کەوتبێ پێغەمبەری خوا عەلەیهی السلام دەفەرمێ ئیدرەءوا الحدود بالشبهات ئیشی ئێمە هیدایەتی خەڵکە بەڵام سەلەفی دەیەوێت خەڵک لە گومڕاییەوە دەربێنێ بۆ ئیمان تەکفیریەکان و تندڕەوەکان خەڵک دەردەکەن لە ئیمانەوە بۆ دایرەی کوفر وەڵام ئەم پرسیارە وەڵام نەدایتەوە جارێ ماوە ئەخرەمە وەڵامی پرسیارەکەم بێتەوەنی فەرموو وەڵام پرسیارەکەت ئایا سەلەفیەت لەگەڵ ئەلمانیا پشتی سیسیەگرن لە لیلا بیا پشتی باسی کوردستان بۆ بکەم چیم داوە لە مەسڕ ئاگام لێیان نییە وەڵڵا جوزانم چۆن ئاگام چی ئاگام لێ کاکە مثلا حزبی نور پشتی سیسیەگرن حزبی نور حزبێکی سەلەفی نییە کاکە چونکە سەلەفی نابێ بە حزب سەلەفی نابێ بە حزب برای بەڕێزم سەلەفیەت حزب نییە سەلەفیەت تێگڕای مسلمانان ئەوەی شایەتمان بێنێ بە لا إله إلا الله بڵێ بە ئیسلام ڕازیم بە خوا ڕازیم پێغەمبەر ڕازیم بەلای مەوە سەلەفیە چونکە سەلەفیەت حزبێک نییە پێتوانێت ئەوە تعریفێکی عایمە نه ئەبەدەن ئەوە عەقیدەمانە برای بەڕێزم کەسێک بڵێ شایەتمان بێنێت و نوێژ بکات و باوەڕی بەخوا هەبێ بە ئیسلام هەبێت بە پێغەمبەر هەبێ عەلەیهی سڵام سەلەفیە ئایا سەلەفیەت لەگەڵ عەلمانیەتە من وتم عەلمانیەت بەو تعریفەی کە خۆیان کردویانە لا دینی من کە لەگەڵی بم کافر دەبم خۆم بە کافر دەزانم کە لەگەڵی بم پەنا بەخوای پەروەردگار بەڵام وتم کەسێک بەخۆی دەڵێ مسلمان ناڵێ من لادینم دەڵێ من دیندارم و مسلمانم شایەتمان دێنێ نوێژ دەکات ژایەتی ئیسلام ناکا بەڵام لەوانەیە غەڵەتی هەبێ لەوانەیە بە دووری مەزانە تووشی قسەیەک یا فعلێکی کوفریش ببێ کە لە عەقیدەی ئەهلی سوننەشدا هەر کەسێک تووشی کوفر بێ یەکسەر کافر نابێ هەر کەسێک قسەیەکی کوفر کاکە فەرق بین القول والقائل والفعل والفاعل ئێستا من چۆن مامەڵ لەگەڵم واقعە بکەم مامەڵەیەک هەیە دەستی بگری لە خراپەوە دەری بێنی بۆ چاکە مامەڵی دووەمیان ئەو چاکەیەش کە هەیەی تی هەڵدەی دەریکەی بەرەو خراپە بی بڵێ بڕۆ تۆ بۆ ناو جەهەنەم بڕۆ من لەسەر ئەو تەوەرە ئیش ناکەم چونکە تەوەری پێغەمبەران لیتوخریجە الناس من الظلمات إلى النور کە بۆ ڕەحمەت نەک بۆ من بێ بۆ هەموو میلەتەکە بێ یعنی بۆ نمونە سەرکردەیەک مەسئولێک کە بتوانین تشجیع بکرێ دەستی بگری وردە لە خزمەتی ئیسلام دابێ هەرچەندە غەڵەتی زۆریش بێت ئەوە مەسلحەترا یا من ئەوەندە تەکفیر و تەجریمی بکەم وای لێ بکەم ڕەتفعلێکی توش بێ فعلەن کافریش نەبوو بێ بە کافر ئەو کاتە دژایەتی ئیسلام مسلمانان دو پرسیار بەڵێ ئێمە ئەزانین ئێستا لە عالەمی ئیسلامی عالەمی ئەوروپی عالەمی شەرقیشمان هەیە لەناو ئەم هەموو شوێنانەیە تەنیا عالەمی ئیسلامی پڕە لە ئاژاوە لە ناخۆشی لە خراپە ئەوەی کە ئەم شتانەشەکە بێتر باگراوندە ئیسلامیەکە دروستی کردو ئەمە لە ئیسلامی سیاسی ئەوە لە سەلەفی ئەوە لە بەرامبەرەکانیان ئەوە لە سووریا
ینی ژیانی ئێمە لە ماوەی لە دوای خلافە واز لە سەردەمی عوسمانی بێنە تاکو ئێستا هەر لە قوڕاچەقی و ئەوروپاش بەرەو پێشەچێ ئەوان منهەجێکی لادینی ئێمە کۆمەلگایکی بەلانی کەمەوە کۆمەلگەکان مسلمانە کەواتە چیمان کرد بە ئیسلامە ئەمانەی خەڵک بەرین بۆ شوێ کاک سۆران یەکەمیان کە بڵین وڵا هەمووی باگراوندی ئیسلامیە ئەوەش کە باگراوندی علمانیە لە ئەمن و ئاسایش و سەلام داژیاون ئەمە زوڵمە حربی عالەمی یەکەم و دووەم کە کرا نزیکی 40 تا 80 ملیۆن کەسی لێ کوژرا خۆ ئیسلام نەیکرد ئەلبانیەت کردی دووەمیان لەم کوردستانی ئێمە ئەم هەموو شەڕی براکوژی بینی یەکێتی و پارتی و ئەوانە کە کرا خۆ باگراوندی ئیسلامی نەبوو ئێمە دەڵێن بە دەست بە دینەکەی خۆمانەوە بگرین لەگەڵ ئەمن و ئاسایش بین تونندڕە و زێدەڕەو نەبین ئاژاوە جێڕ نەبین بارەکەڵافیک ئەوەیە کە دەمانێت